ئەم کاتەی هەمووان باش دۆستان ئازیزان لە هەر کوێیەکی ئەم دنیایەن خۆشحاڵین و ئەم جارەش پێتان شا دەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فلیمسازان. ئازیزان لە پێش هەموو شتێک ڕێز و درود و ستایش بۆ شەهیدانی ڕۆژاوا و بۆ ڕۆژهەڵات لەم کاتەدا بە ئەرکی سرشانی خۆمانی ئەزانین و هاوبەشی خەم و ئازارەکان و پێداویستیەکانیانین. ئازیزان وەک دیارە لەم کاتەیە ئێمەی کورد بەردەوام ئەم نەهامەتیەمان بەسەرادێت، ئەمە ئێمە پێی ئاشناین و لایەنێک هەیە حەزەکەم سەرنج خەمە سەر ئەو لایەنە. ئێمە زوو ئەڵێین کەس پشتمان نییە، پشتیان تێکردین، فرۆشتیانین، وا گلەی لە بەرامبەرەکەمانەکەین. بەرامبەرەکەمان کێیە؟ زلهێزەکانە، یاخو ئەم دەوڵەتانەی دراوسێمان کە ئێمە بندەستی ئەوانین، کە ئێمە بندەستی ئەوان بین، یعنی ئەوان داگیرکەری ئێمن. ئێقەت وڵاتێکی وەکو ئێران دڵی بە ئێمەی کورد ناسووتێ لە هەر پارچەیەکی کە بێگەر لە پارچەکەی خۆشی نەبێت، لە بندەستەکەی خۆشیان نەبێت. و تورکیاش بە هەمان شێوە و وڵاتە عەرەبیەکانش بە هەمان شێوە. من ڕێزم بۆ نەتەوەکان هەیە، نەتەوەی فارس، عەرەب، تورک، ڕێزم بۆیان هەیە. زۆرێکیان هاوخەم و پشتیوانی ئێمن، بەردەوام بەتەنگ هەموو ئازارێکی ئێمەوەن. ئەمە زۆرێکم، بەڵام زۆرێکی کەشیان هەیە نەخێر دژمانن. بۆ لەبەرەوەی ئەوان پەروەردەی ئەو دەسەڵاتن و ئەو دەسەڵاتەش کورد ناشری نەکات. ئیتر چی هی ئێران بێت، چی هی سووریا بێت، چی ئەوانەی عێراق پێش و چی هی تورکیا، و ئەوە تا لە عێراقی شەمانەی زۆرێک لەو حزبانە بە هەمان شێوەیە مەناشری نەکەن. دژی بوونی ئێمەی کوردن، دوژی شوناسی ئەمەی کوردن. هەر با دوور نەڕۆین ئەم دەوڵەتانە، چی تورکیا، چی ئێران، چی دەوڵەتە عەرەبیەکان، سووریا و عێراق، ئاینی ئیسلامیان کردووە بە داردەسێک بە دەستی خۆیانەوە بۆ سڕینەوەی ئێمە، بۆ سڕینەوەی شوناس و بوونی ئێمەی کورد. ئەمە لە کاتێکە ئەوان بە حەقی خۆیانی ئەزانن و ئەزانن نەگەرەوە بکەن بەرامبەر بە ئێمە شتێکی پێویستە و بۆ دینە، بۆ خوایە. بەڵام ئەمە هیچ پەیوەندی بەوە نییە. هەروەکو کاتێک سەردەمانێک اینجا شتێکی کە کۆمەڵێک لە خۆمان لە ئێمەی کورد هەیە، ئەمانش سەرقاڵن بە سڕینەوەی شوناس و لێدان لە بوونی خۆمان، لە بوونی ئێمەی کورد. ئەم تەیارە ئیسلامیانەی کە هەن بزە بەدوەکۆ تەیارە مارکسیانەی سەردەمانێک بە ناوی ئینتەرناشناڵ و بە ناوی نەتەوەی و نێو نەتەوەی و ئەوانەوە ئەهاتن کوردیانە کرد بە قوربانی ئەو لایەنە فەلسەفیە کە با بە فەلسەفیەکە لە خزمەتی مرۆڤایەتیە و فەلسەفە لە خزمەتی مرۆڤایەتیە. بەڵام نەخێر ئەم لایەنانی ئێمەیانە کرد بە قوربانیەوەن. کوردی ئێمە کە ئەبێ بە ئیسلامی، کە ئەبێ بە مارکسی، کە ئەبێ بە بەعسی، کە ئەبێ بە هەر شتێک، زۆر لەو خەڵکەی ئەوان بە تۆخترە بێ و دژی خۆشمانە بێت. بابینە ئەم لاوە من زیاتر سەرنجەکەم لەسەر ئەوەیە با ئێمە ئیتر نەڵین کەس پشتمان نییە. ئێمە سەیرە، یعنی چاوەڕێی ئەوە بین ئەمریکایەک، فەڕەنسایەک، ئیسرائیلێک، رووسایەک، ئیسپانیایەک، ئیتالیایەک، بەریتانیەک پشتی ئێمەی کورد بن. کاکە ئەوانە دەوڵەتێکی سەرمایەداری داگیرکەرن، داگیرکەر. ئەوان زەمانێک کاتی خۆی ئەچوونە هەرچ وڵاتێک، ئەو وڵاتێک کە داگیریانە کرد بە هێزی سەربازی بە بێڕەحمانە کەوتنە کوشتنی خەڵکەکەی. ئێستا شەر ئەوانن، بەڵام بە سیستەمێکی کە ئەمڕۆ سیستەمی داگیرکاری ئەوان جیاوازە سیستەمەکە سیستەمی گلۆبالیزمەیە، جیهانگیریە، عەولەمەیە، بەس شێوازێکی کە دێن، بەڵام هەردەسەخەنە قوتی
بینە قاقای ئێمە و خنکاندنی ئێمە و کوشتنی ئێمە پێتان سەیر نەبێت یعنی ئەوان دڵسۆزی ئێمە نین ئەوان دڵسۆزی بەرژەوەندی خۆیانن و دڵسۆزی میلەتەکانی خۆیانن ئەمریکا یا رووسیا یا فەڕەنسا ئەمانە بۆ میلەتی خۆی بۆ مناڵێکی خۆی شەڕی بۆکات ئەوە تا ئیسرائیل بینیمان چی شەڕێکی لەگەڵ حەماس کرد لەسەر چەند کەسێکی خۆی بەڵام بۆ میلەتێکی وەکو ئێمە کە ئەمریکا دێ یا ئەسرائیل دێ لێتە دادکوژێ فەڕەنسا لێتە دادکوژێ ئەوان چەک دروست دەکەن چەک بۆچی دروست دەکرێت چەک دروست دەکەن و ئەی فرۆشن فرۆشی چەکەکانیوان لەکوایە لە شەڕی وڵاتەکانایە لە وڵاتی خۆیان نا دش بە میلەتی خۆیان نا بەڵام دش بە میلەتانی تر ئەوان میلەتانی تر میلەتێکی وەکو ئێمەی کورد ئیستغلالەکەن بۆ بەرژەوەندیەکانی خۆیان ئیتر با ئێمە ئەمە ببڕینەوە جارێکی کە بڵێن وەڵات ئەمریکا پشتمان نەبوو پشتی تێمان کرد لێیدا ڕۆژ ئەمریکا ڕوا ئەمریکا سەیری بەرژەوەندی خۆیەکات یاریەکان چۆنە و لەسەرەوە سیرەکە یاریەکان چۆنە داعش دێ حەشدی شعبی دێ کوردێ کێ شەڕەکە کێ شەڕناکە لەسەرەوە سیرەکە سێرەکە بزانە مەسلحەتی لەکوێیە بەوی تجاهەر ڕێگەمان بۆ خۆشەکات بۆی بڕێن شەڕ بەرامبەر بە یەکتری بکەین ئیتر بۆ ئەو ببێ بە پشتمان نابێ بە پشتمان ئەوە واز لێبێنن و یەکێک لە غەڵەتە گەورەکانی سیاسی کورد تاکو ئێستاکە پشتمان بەوان بەستووە ئێستا لە باشوور فەرمو یا پشتم بە ئێرانە بەست یا پشت بە تورکیا بەست یا پشت بە ئەمریکا بەستی فەرمووتانێ مەسەرەن لە شەڕی کەرکووکە لە کاتێکە کە حەشدی شعبی چاوەڕێ بوون ئەمریکا پشتی بێ پشتمان نەبوون بینیمان پشتمان نەبوون لە کاتی هاتنی داعشە کە شنگالیانگر پشتمان نەبوون هەروان یعنی ئەو سەیری مەسلحەتی خۆیەکە ئەمان داعشیان دروست کرد بۆی بێ بۆ منطقێ و ناوچەکە بگۆڕێ و هەر ئەمانش بوون داعش کە لە زیندانەکانە قایم کران لە زیندانەدانران ئەمان هێشتیانەوە بۆ ئەمڕۆ زەمە زەرفێکی سیاسی تایبەت هەیە ئەمەش هەر بەشێکی دژی کووردە بەڵام زۆر نا ڕۆژاوا جیا بوو ڕۆژاوا هەسەدە سیستەمی ئەوان جیا بوو سیستەمی ئەوان لەسەر ئەوە بوو کە پشت بە خۆیان ببەستن ئەوە بوو رووسیا دانوستانی لەگەڵاکردن ئێمە وتمان ئەو تەواو بوون بە نۆکەری رووسیا نەبوون ئەسەد دانوستانی لەگەڵیان ناکرد وتمان ئەو بوون بە جاشی ئەسەد ئێران کردی لەگەڵ کەسیانە نەبوون بەڵام ئەوان زەمینەیەکیان دروست کرد هەموو ئەو زلهێزانە بە دوای بۆ بەرژەوەندی خۆیان ڕویان لە هەسەدەنا ڕویان لە ڕۆژاوانە بۆ بەرژەوەندی خۆیان نەک بەرژەوەندی ئەوان ڕۆژاوا لەگەڵەمان بێ نەخێرەمان بۆ بەرژەوەندی خۆیان بەرژەوەندی ئەوان لە چی ئابوو لەوێ هێزێک هەبوو ئەم هێزە جێمتمانەی ئەمان بوون ئەم هێزە دەستپاک بوون ئەم هێزە دڵسۆز بوون پێویستیان بەو هێزە بوو چونکە بۆ ئەمریکا لە شەڕی عێراق و لە شەڕی ئەفغانستان کوشتارێکی زۆری لە سەربازەکانی خۆیدا کوشتارێکی زۆریدا بیریان لەوە کردەوە جارێکی کە بۆ ئەم وڵاتانە پیادەی هێزی پیادەی خۆیان بەکار نێنن و داگیرکەریش بە بێ هێزی پیادە ناتوانێت وڵاتێک داگیرکات ئەی هێزی پیادە لە کۆ بێنێ پێویستی بە ڕۆژاوایە بە هەسەدەیە هەسەدە پاکتر بوو هەسەدە گەندەڵ نەبوو هەسەدە لەگەڵ داعشان نەبوو دژی داعش بوو دژی تیرۆریز بوو و لە خاکی خۆشایەتی بۆیە پێویستیان پێبوو بۆ پارێزگاری لە بیرە نەوتەکان و بەرژەوەندیەکانی ئەمریکا لەوێ پرچەکیان کرد بەڵام ئەو چەکانە بۆ ئەی ئەمڕۆ ناتوانێت شەڕی پێ بکات ئەلبەتە دیارە کۆدێکەیە شتێکەیە ئەمان چەکەکانیان نەخزۆتە بەردەستیان بردویانە بۆ مەعسکەری خۆیان لە جەیەکا دایان ناون ئەمریکا بەڵێ لەگەڵ هەسەدە بوو ئیشی بە هەسەدە بوو بەڵام کاتێکە ئێرانش لە ساحەکە هەیە ئێرانش هێزی هەبوو کەوتنە شکاندنی باڵەکانی ئێران چونکە ئێران هەڕەشە بوو بۆیان بۆ ئیسرائیل ئەوە بۆ ئێران پشتگیری
حەماسی کرد و حەماسە و کارەساتەی دروست کرد و ئیتر ئیسرائیل لەبێت تۆڵەی خۆی بکاتەوە و ئەمانش سەر بەچەند سەر بە ئێران و دەی ئیتر حوسیەکان لە ئێمەن و ئەمانە دەی وای لێ هاتەمان ئەو شەڕی کە ئێستان بە ساڕوخەیکەن و سەرکردەکانە کوژن لە عێراق سیستەمێکی کە بوو وە نەشیان نەویست ئێران شەڕی 12 ڕۆژەکە سێریان کرد نەیانتوانی ئێران بڕوخێنن بیڕوخێنن و بیگۆڕن بەو ئاراستەی کە خۆیان نەیانەوێت سێریان کرد ناتوانن بۆیە وەستان بۆ چونکە هێزێکی کە هەبوو هێزی هێشتا شیعی عێراقی حەشد لە عێراقا زۆر نزیکن و وەجێی مەترسین ئەبێ ئەو باڵە بشکێنن سێریان کرد خۆپیشاندان دروستکرا لە ئێران کە خۆپیشاندان دروستکرا بینیان هێزی حەشدە چێ بۆ وێ ئەی چی بکەن ئەم جارە هاتن ئەو زیندانیە داعشانە دەرکەن و ئەو جۆلانیەی کە ڕۆژگارێک بە تیرۆریزدانرا بیکەنەوە برای خۆیان ئەوەیە کاڵین لە سیاسەتە دۆستی بەردەوام و دوژنیمە بەردەوام نییە ئەو تا دژمن و تا دوێنێ پیانەوە تیرۆریست ئەمڕۆ کردیانەوە پیاوی خۆیان و ئەویش تەنازولی کرد ئەویش کەسێکی باوەڕداری دینی وانییە کە ئیسلامیەکانی لای ئێمە زۆر باوەڕیان پێ فەرموو ئەوەتانێ بەشێکی خاکی سووریایی بەخشی بە ئیسرائیل ئەی هەموو ئیسلام بە حساب دژی ئیسرائیل نین ئەی هەر هەموو ئیسلام دژی ئیسرائیل نەبوون لە بۆ لە بردومانی غەزەیە و هاوڵاتی غەزەیە پشتیوانی خەڵکی غەزەیان ناکرد ئێوەتانی ئەمڕۆ ئەحمەد داعشەکەی ئەمان ئەم ئیسلامیانە ئەوەتانێ لەگەڵ ئیسرائیلە ڕێککەوتووە بە پشتیوانی ئیسرائیلە اینجا ئەلێرەوە کێشەکە بۆ کورد دروست بوو ئەمریکا ویستی بە کورد و بە جۆلانی شەڕی باڵی شیعە بکە لە عێراق بۆیە بەرزانی و مەزلوم عەبدی هێنا بەرزانی وەکو نوێنەری ئەنەکەسە چونکە ئەنەکەسە لەگەڵ هەسەدەیە یەکێتیەکیان دروست کردووە پێکەوەن شەڕی یەک ناکەن بەڵام پێکەوەن ئێکە پێکەوە بن لە جەبهەکانە یان شەڕەکەن بەیەکەوە لە ئیدارەیە بەیەکەوەن لە چیا بەیەکەوەن لە ڕۆژاوایە بەیەکەوەن بۆیە کێ بەرپرسیانە بەرزانی و مەزلوم عەبدی هێنا داینان کە داوای لێکردن ئەبێ بڕۆن شەڕی حەشد بکەن هێزەکانی میلیشیاکانی شیعە بکەن لە عێراق مەزلوم عەبدی یەکسەر نەیکرد وەکو نەیکرد تۆم باراک وە ترامپ ئەمانە بازرگانە ئەمانە سیاسی نین و بازرگانش تووشی حەق دەبێت نابێ بڵینە بەڵام سیاسی و ئاسکەری ئەمریکی جیاوازن ئەوان جیابیرەکەنەوە ئەوانش هەر لەگەڵ بیر و ڕایەن بەڵام ئەمانیان کردووە بە سەرڕمەکە بۆ شتەکان وەکوونەیان کرد ئەمان تووڕە بوون و ڕووناکی سەوزیان بە تورکیا و بە جۆلانیدا کە چی بەرامبەر بە کوردەکە بیکات بۆیە خەتەر لەسەر کورد دروست بوو بەڵام ڕۆژاوە لەبەرەوەی لە پێشتریش نەبۆ تورکیا ملیدادا نەبۆ ئەسەد نەبۆ رووسیا نەبوو ئەمریکا بۆ هیچ شتێکێک لەمانە سەریدا نەدا خۆی تەسلیم نەکرد وە شەڕی کرد و مقاوەمەی کرد و لە کۆبانیا بینیمان هەموو پشتیان تێکردە و زلهێزانە بەڵام لە کۆبانیە بە بەرگری شەڕڤان و گەریلاکان توانیان دەنگی هەموو دنیا بۆ خۆیان ڕابکێشن کەواتە ئەزمونیان لە بەرگریە هەیە و ئەزمونیان لە بەرگریە لە عەفرینی هەرچەنێ لە عەفرین شکان بەڵام ئەمە شەڕاشکێن ئەوەن مەرجنیە هەموو جارێکە بەراوە بن بە تاکتیکە بە چیە ئیتر ئەشکێن بۆیە گەڕانەوە مەزلوم عەبدی خۆیان ئامادە کرد پشت بە ئەمریکا نەبەستن و نەخێرێکیان وت بە ئەمریکا تا ئەم زەمەنە هیچ وڵاتێک نەیتوانیوە بە ئەمریکا بڵێ نەخێر ئەو نەخێرەی مەزلوم عەبدی ئێمە حەقی وایە هەمومان لافی تە و هەموو شتێکمان کاڵە واسین بڵین نەخێر ئەو نەخێرە بوو بە هێمایەک سمبوڵێکی زۆر زۆر گەورە بۆ ئێمەی کورد جێی شانازیە ئەو نەخێرە وای کرد کە ئێستا ئەو وەزعی کە دروست بووە بەرامبەرمان و ئێمەی میلەتی کوردشی هەموو
کۆ کردەوە لە باکوورەوە سنووریان شکان لە باشوور سنوور شێنرا بڕۆن هاوکاری بکەن بە هاوکاری و بە شەک و بە شەڕ و بە شەڕوان و بە پێشمەرگە و هەموو بڕۆن بۆ پشتیوانی ئەمە جێ خۆشحاڵیەکی زۆر زۆر گەورەیە و نەخێرەکەی ئەویش نەخێرەکەی مەزلوم عەبدیش جێ خۆشحاڵیەکی زۆر زۆر گەورەیە ئەو نەخێرە شەرەفە قەت مەڵێن ئەوە نەکسە بوو ئەوە کارەسات بوو بە سەرمانات نەخێر ئەو نەخێرە شانازی بوو و ئێمە پشمان بە خۆمان بەستووە بێ شانازی بۆەوە بکەین شانازی بۆ نەخێرەوە بکەین اینجا لێرەوە ئەی ئەو چارە نووسەی کە ئەیانوت ناوچەکە گۆڕێ و کورد ئەبێ بە شتچی لێ هات ئەلبەتە یاری سیاسی وایە گەل لە جار لە یاری سیاسیە وەکو شەترەنج و یاری دامە وایە یاسێ ڕستکان ئەڵێ ئەمە بخۆ ئەوە بخۆ ئەوە بخۆ بەڵام دوایی بە یەک دانەیەک ئەتوانێت سەیترە هەر هەمووی بخوا هەموو داشەکانی تر بخوا ئەلبەتە یاریەک هەیە من نامێ ئێمە بێ ئومێد بین نەک بێ ئومێد بین لەوەی کە ئەمریکامان دۆڕان نەخێر ئەمریکا نابێ پشتی پێبەستی چونکە ئەو دوو کەسەی کەوتم ترامپ و تۆمباراک ئەمانە بازرگانن ئەمانە بازرگانی خوێنی خەڵکن وەکو سیاسیش بیر ناکەنەوە لە پشتیانەوە زەمینەیەکی سیاسی و فەلسەفی نییە ئەمانە زیاتر لەو بوارەیان و تۆزێک لە مەجای سیاسەت ئایشیان کردو ئەجینە ترامپ خۆی خەڵکەکەی خۆی لێ ناڕازیە و کۆمەڵێک تاوانی بەسرە سەپێنراوە و بەڵام استراتیجەتی سیاسەتی ئەمریکا وای پێویست کرد بۆ ئەم شەڕ و دەمەقاڵە و فەوزایەکە زۆر بێشەرمانە پێویست بوو بکرێت چیان پێزەرور بوو ترامپ بە هەڵبژێرێ و بڕات ترامپ بیکات ئەلبەتە بە شتێکش بڵین سیستەمی ئەمریکا وایە دیموکراتەکان بایەخ بە ئابووری و خۆشگوزارانی ناوخۆدەن کۆماریەکانی ئەمریکا بایەخ بە هێرشکردن و داگیرکاری و کۆکردنەوەی سەرۆت و سامانی دەرەوەی ئەمریکادەن بۆ ناوەوە ئیتر بە داگیرکردن بێ بە چۆن بێتە بێ ئەو سەرۆت و سامانی وڵاتان بێنە ناوە ترامپ شارەزایەکی باشی لە بازرگانیە و هاوڕێکەشی تۆمبارات بۆی ئەم دوانیان بۆ ناوچەیە ناردوو و ئێستاش پێویستیان بەوەی ئێران بڕوخێن و وە شەڕێک لەگەڵ ئێرانە بکرێ و ئەم جارە ئێران بە کە باڵیان شکان بۆ ئەوەی خۆپیشاندەران بە ئاسانی بتوانن کۆنتترۆلکەن تاکو و سیستەمی ئێرانە گۆڕن بۆ بەرژەوەندی خۆیان چونکە ئێران پڕە لە کانزا و سەروەتێکی گەورە و لەگەڵ ئەوە شاوەکو پێگەی سیاسی و استراتیجی سیاسی و عسکەری ئێران زۆر زۆر پێویستە بۆ ئەمان اینجا ئازیزان ئەم شەڕە ئەگەر بکرێت ئەگەری ئەوەی هەیە شەڕی سونە و شیعە بکرێ ئەمان ئیش بۆ واکەن بەڵام لەم شەڕەیە ئەگەری ئەوەشەیە پرش بەر ئێمەی کوردی باشووریش بکەوێت ئیتر پرشەکە چەند زیانمان پێبەخشێ ئەوەیان نادیارە و لە هەمان کاتیشە بێزگە لەو پرشە ئێمە بێ ئاگامان لەوە بێت جۆلانی یا داعش هێنانەوەی داعش خەتێکی کە لە ناو باشوورە هەیە دوو خەت هەیە خەتێکیان سونە بەعسیەکانن و سونەکە لە ڕقەکانەوەی کە دژی کوردن بەڵام ئەمڕۆ لە ناو باشوور بێدەنگن و خۆیان بە ئیشەوە خەڵی خەری کرد و کەمانە تابووری پێنجن و تابوورێکی کەی پێنجەیە کوردن ئیسلامیەکانن ئەوانەی ئیسلامی سیاسی عسکەری ئەوانەی کە پەیوەستن بە ئەمە ئیخوانیەکانە ئەمە سەلەفیەکانە ئەمە کێن ئەمانەی کە ئیش بۆ دژی کوردەکەن بۆ عەرەب و لە بانگەواز لە خوتبەکانیانە دیارە لە مزگەوتەکان ئەوەتانێت چەنەها کەسیان لێ گیرا قسەکانیان بە ئاشکرا دیارە یعنی دژی شەڕوانە دژی کەزیەکەیەتی دژیەوەیە بۆ سەری ڕوتە دژیەوەیە بۆ ئەچێ بۆ شەڕ لەگەڵەوەشە وەسفی جۆلانیەکەن باشکرا وەسفی جۆلانیەکەن وەسفی داعشەکەن
ئێمانە ئەگەر دژی کورد نەبن ئەی کورد کێ خۆ ئێمە ڕۆژاوە کافر نین کێ چۆ بۆ ڕۆژاوە بڕۆ بۆ ڕۆژاوە بزانە چەندێک هەر شارێکی کوردی لە ڕۆژاوە پڕێتی لە مزگەوت خەڵکی مسلمانی لێیە بەس مسلمانی کوردن ئەوەتانێ دکتۆر خەزنەوی دکتۆرێکی گەورەی بواری شەریعەی ئیسلامی لە بواری شەریعەی ئیسلامیە دکتۆرای هێناوە ئێخۆ بۆ ئەوانە هەر هەمویان هیوایان بە هەسەدەیە هەسەدەگە سیستەمەکە ئەلمانیە بەڵام خۆ دژی ئیسلامیەکانی وڵاتەکەی خۆی نییە دژی ئیسلامی کورد نییە ئەی بۆ ئەمانە ئێستا دژی هەسەدەن هەسەدە بەس لە بەرەوەی شەڕی جۆلانی و تورکیاکان نەخێر لە بەرەوەی ئەمان بن کرێگرتەی جۆلانی و با بڵێن کرێگرتەی تورکیان ئەردۆغان بە تایبەتی ئەمە شەڕی ئەوانە شەڕی ئەردۆغانە لە کوردستانە ئەیکەن لە ناو مزگەوتەکانەوە ئەیکەن و کوڕەکانمان هانەدەن بۆی دژی برا کوردەکانیان بوەستێت ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە اینجا بۆ ئەوەی ئێمە ئەم کێشەیە لەسەر خۆمان لابەرین ئێمەی فلیمسازانی کوردیش هەرچی سەرشانمانە بە فلیمەکانمان بە ئیشەکانمان بە وتارەکانمان بە نووسینە هونەریەکانمان بە سیناریۆکانمان هەوڵ دەین بەردەوام هەوڵی ئەوە بدەین هوشیارگەری نەتەوەیی لە فلیمەکانمانە تۆختر بکەینەوە چونکە ئێمە پێشترەمانوت ئەم نەوەی ئایپاد و ئایفۆن و ئەوانە ئاگیان لە کوردایەتیان نییە بەڵام بڕۆتان ێستا خۆ پیشاندانەکان زۆربەی ئەوانن من کایان بینم تەز بە لەشما دێت ئەها خوێن یعنی ئەوە نییە کە شتێکەڵێن ئەڵێن لە خوێنایەتی لە باو باپیریەوە ماوەتەوە بووی بەڵام ئەو بێموچەیەی کە لە باشوور هەیە یاخۆ ئەو ناڕەزایەی خەڵک بەرامبەر بە سیستەمی باشوور هەیەتی ئەوە نەبووتە هۆی ئەوەی کە ئەمان ئەمڕۆ بۆ ئەم پاڵپشتە کوردایەتیە ئەم گەنجانە ڕانەپەڕن ئەم گەنجانە نەڕژێنە سەرجادە ئەوە تا ڕژاون و جێی خۆشحاڵیە جێی سەربەرزیە کەواتە ئێمەی فلیم سازان ئیشی ئێمە لەوەیە کە هەوڵ دەین هوشیارگەری نەتەوەی ئەمە زۆر زەرورە چۆن ئەم هوشیارگەری نەتەوەی لە فلیمەکانمانە تۆختر بکەینەوە و وا بکەین گەنجەکانمان سەیریکەن گەنجەکانمان وا نەبێت پشکەنە فیلمەکانمان ڕووکەنە فیلمەکانمان و هەروەها هەر فلیم سازانیش هەوڵ دەین فیلمەکانمان ببێ بە لۆبیەک بەردەوام ببێ بە لۆبیەک لە دەرەوەی وڵات وەکو شوناسێکی نەتەوەیی فیلمەکانمان وەکو شوناسێکی نەتەوەی ڕنگ باتەوە بابەتەکانمان ئیش لەسەرەوە بکات و هەروەها بابەتەکانی فیلمەکانمان بابەتی فیلمەکانمان وا بێت زۆر لە حزبەکان بکەین بەرژەوەندی میلەت بخەنە پێش بەرژەوەندی حزبیانەوە ئەمە زۆر زەرورە ئازیزان حزبەکانی باشوور ئەوەنەی سەیری بەرژەوەندی حزبی خۆیان کرد تەنانەت بەرزتریش بووە بەرژەوەندیەکان وای لێ هاتاگەیان لە خوارەوەی خۆیان نەما وای لێ هاتاگەیان لە میلەت نەما میلەتیان پشتگوێ خست و هەر ئەوەش بوو بەهۆی ئەوەی کە ئێستا ئێمە ئەم چەند ساڵە لە نەوەتەوە کە کورد لە باشوور دەسەڵاتێکی بەدەسەوە تا ئێستا نەمانتوانیوە لە دەرەوە وەکو تورکیا وەکو ئێران قەیناوانە دەوڵەتن بەڵام ئێمەش پێگەی خۆمان قایم بکەین خۆمان بگەینینە نەتەوە یەکگرتووەکان هەر چۆنێک بێت یعنی بڕین جێگەیەک بۆ خۆمان بکەین و ئیش لەسەرەوە نەکراوە تا ئێستا ئێمە ئیش بە شەر مەواڵی نەبێت لە عێراق جانەبینەوە بۆ جیانەبینەوە با جیابینەوە لە عێراق با جیابینەوە لە تورکیا با جیابینەوە لە ئێران با جیابینەوە لە سووریا با ئەم هەموو پارچەیەمان ببێ بە یەک بۆ نەڵین بۆ بە شەرمەوە بە ترسەوە بیڵین بۆ نەڕۆین داوا بکەین بۆ لە فیلمەکانمان ئەمانە ڕنگ نەداتەوە بۆ بە فیلمەکانمان ئێمە واقعێک دروست نەکەین فەرزیکەین بەسەر سیاسیەکانمانە ئەلبەتە با پێتان بڵێ مازیزان نەڵین ئانا ئەوە زۆر قورسە و ناکرێ لە وڵاتانە کراوە لە ئەمریکایە زۆر فیلمی وایان کردووە کاریگەری زۆر
تۆخیان لەسەر دەسەڵاتە بووە، لەسەر کۆنگرێسە بووە، لەسەر پەرلەمانە بووە، لەسەر گۆڕینی سیستەمە بووە. ئێمە گەلێ جار ئەزانن چەنەها فیلم کرا لەسەر ئەمەی ڕەگەزخوازی تاوایان کرد لە کاتی ئەو ڕەگەزخوازیانە دەنگ زۆری نەبێن و لە کۆنگرێس و لە پەرلەمان لە کۆنگرێس و لە سەنەتا دەنگ بێنن. ئەمە بەچی کرا؟ ئەمە لە فیلمەکانە کرا. و هەروەها ڕەشپێستەکانەوە نە فیلمی وایان لەسەر کرا، کاریگەریان لەسەر کۆنگرێس و لەسەر سەنەت و لەسەر هەموو بوارەکان کرد کە جیاوازی ڕنگ نێڵن. ئەم فیلم کاریگەری هەبووە، ناڵێم خەڵک نەی کردووە، شۆڕش نەکراوە، خۆپیشاندان نەکراوە نەشکراون، بەڵام فیلمیش کاریگەری هەبووە. یعنی هەر بۆ نمونە ئەو فیلمانەی کە هەیە مەسەن تەکسی درایڤەر، شوفێری تەکسی، یا با بڵێن زۆری تر معرەکەتە جەزایی لە ساڵی 1966ەوە فیلمەکراوە، کاریگەریەکی زۆری لەسەر هەموو دنیا هەبووە، با بڵێن جەنگی جەزایر، یان ون بوو میسینگ لە 1982 فیلمەکراوە، ئەویش کاریگەریەکی زۆریە بووە. ماچۆکە لە 2004 کراوە، ئەویش بە هەمان شێوە. ئەوەی کە با بڵێن 4 مانگ و 3 هەفتە و 2 ڕۆژە و فیلمەش بلە 2007 بە هەمان شێوە کاریگەریەکی زۆریە بووە. برسێتی لە 2008، نەخێر لە 2012، با بڵێن A 12 Years Night، یعنی 12 ساڵەی شەوانی 12 ساڵە، 12 ساڵەی شەوان لە 2018. و هەروەها لە مەسریش کۆمەڵە فیلم کراوە. یعنی من هاوڕێ ئازیزم کاک هاوار مستەفا خان باسی فیلمێکی فەریشەوقی کرد، چی کاریگەریشی لە مسرا هەبووە لەسەر دام و دەستگا و حکوومەت. ئێبا ئێمەش وەکو فیلم سازان بتوانین یعنی بە فیلمەکانمانی ڕوولەوە بنێگەر کورتە فیلمیش بکەین، یعنی ئەگەر لە تەلەڤیزۆنەکاندا نابەزێت، ئەگەر لە جیاندا نابەزێ، لە یوتوب با دابەزێ، لە فەیسبوک با دابەزێ، داوای ئەو شتانە بکەین. ئازیزان، ئێمە وەکو فیلم سازان پشتیوانی هەموو خۆپیشاندان و هەموو ڕاپەڕینێکین کە بۆ بەرژەوەندی میلەتی کورد بکرێت لە هەر 4 پارچە یان 6 پارچە. ئێمە کوردستانی سوورمانەیە و کوردستانی خوراسانیشمانەیە. کوردستانی خوراسان بەقەت ڕێژەکەی دانیشتوانەکەی بەقەت کوردستانی باشوورە، باشووری کوردستانە، کەواتە بۆ هەمووی. و ئەمەلیشمان هەر هەبێت گۆڕانکاریەکی گەورە بەڕێوەیە، بەڵام ئەمەیان چۆن؟ هەر یەکەم ڕۆژ کە تۆم باراک گوێی لەو شەی نەخێر بوو و ڕقی ڕشت، یەکسەر لنزی گراهام کە سەنەتێکی کۆماریە و دۆستی ترامپە، ئەو یەکسەر بەرپەرچی دانەوە، بەرپەرچی ترامپ و تۆمباراکی دایەوە کە نابێ پشت بکرێتە کورد. ئێمە بەبەستمەوە نییە، ئێمە پشتەکەیمان ناوێت، بەڵام ئەو دۆستایەی تێی ئەو داواکاریەی ئەو و لەگەڵ کۆمەڵێک لە بەرپرسە سەربازیەکانی ئەمریکا، ئەوانش بە هەمان شێوەوانی کە لە سووریان بە هەمان شێوە ویستیان لەگەڵ ڕۆژاوایە بمێننەوە. بەڵام ئەمە بۆ چونکە ئەمان حسابی ئایندە ئەکەن، ناتوانن متمانەی تەواو بە جۆلانی بکەن، و جۆلانی تووشی کێشەیەکی گەورە بووە. ئەم تیارە ئیسلامی، ئەو خەڵکە ئیسلامی کە هەیە، داعش کە هات دێنە دەرەوە لە زیندانەکان، ئەمانە لەوەیە بەیانی ببنە هۆی دووبەرێکی و ئینشقاقێکی گەورە و زیانێکی گەورە بە جۆلانی بگەێنن و شکستێکی گەوریان بۆ ڕووبێت. چونکە ئەوان ئایا ڕازین بەوەی کە جۆلانی لەگەڵ ئیسرائیلا ڕێککەوتووە؟ ئەمامە یەکێکە لە کێشەکان، چونکە دووڕوویە. ئەم دووڕوویە ئایا تەقبولیەکەن و ئایا ئەمان وایان لێ دێت کە با بڵێم ڕووی ئەمریکا سوورکەن، سپیکەن؟ بۆیە لێنزی گراهام و ئەو بەرپرسە سەربازیانە پێویستیان بە کووردە، ئیتر بە تایبەت ڕۆژاوە بۆ ئەمڕۆنا، بۆ ئایندە،
هەر ئەو ڕۆژەی کە تەیارەی رووسی پرچەک هات چوو لە قامیشلۆ نیشتەوە بۆ یارمەتیدانی هەسەدە یەکسەر ئەمریکا پەشیمان بوونەوە لەوەی کە ترامپ و تۆم بارا کردی چونکە نایەنەوێ ئەو ناوچەیان لە دەست دەرچێ و بکەوێتە بەر رووسیا. ئەها یاریەکان چۆنە اینجا لەم یاریانە ئەمان باکیان بۆ نییە یاری بە میلەتەکانەکەن، بەڵام ئێمەی کورد وەکو باشوور وەکو ڕۆژەڵات بەو هیوایم ڕۆژەڵات وەکو باشوور نەبێ وەکو ڕۆژاوا بێ کە ئازادی ئەوان نزیکە و باکووریش بە هەمان شێوە ئازادیان نزیکە، چونکە تورکیاش لە ڕووی دارایی و لە ڕووی ئابووری و وەزعی زۆر شڕە. ئەلبەتە ئەم زلهێزانە یەکسەر ئێستا هێرشی ئابووری ئەەکەن، ئەو هێرشە ئابووری بۆ سەر ئێران کردویانە بۆ سەر تورکیاش کردویانە و لە ڕێی ئابووری شکانی ئابووریەوە ئەو وەختە ناڕەزایەتی خەڵک دروستە بێت. ئەمە ئەو سیستەمەیە کە لە فەلسفەی مارکسیەتە هەیە ئیتر کە ناڕەزایەتی خەڵک دروست بوو ئیتر شۆڕش دروستە بێت لە ناڕازایەتی و لە خۆپیشاندانەوە ئەبێ بە شۆڕش ئەبێتە هۆی گۆڕانکاری ئیتر گۆڕانکاریەکە لێرەیە ئەم زلهێزانە هەوڵە دەن دەسی تێبخەن بۆ بەرژەوەندی خۆیان بیقۆزنەوە. یعنی ئەگەر ئەم زلهێزانە ناتۆ نەبووایە سەدامە ڕوخە نە بە شیعە و نە بە کورد و بە هیچ کەسێکمان ناڕوخە. ئەوتانی ئێران فەرموو بە هەموو خۆپیشاندانە ئەو هەموو قوربانیە درا من بێورە خەڵکەکەی بێورە ناکەم با بڕۆن بیکەن باشترە بیکەن، بەڵام قوربانیەکی زۆر گەورادن تا ئەم زلهێزانە دەسی تێنەخەن و مەشروعی ئەمانیشە. ئەمان بە پرۆژەی خۆیان ێزانن ئەوە بوو ئێمە لە جەنگی کەنداوە بینیمان کاتێک کە هەستیان کرد لە کاتی بۆشی باوکە لە بەرژەوەندی خۆیان نەما یەکسەر کشانەوە. بۆیە ئیتر سەدام جارێکی کە هێرشی کردەوە. ئەمانە ئەم یاریە سیاسیانە هەیە ئەوە تا لە ئەفغانستان تاڵیبانی هێنایەوە ئەی بۆ ئەمانەی ترچیان بوو حەمید کارزایەوانە، بەڵام ئەوە نەبوو لە ئاستی خواستی ئەمان نەبوون، بەڵام سێریان کرد تاڵیبان ئەو پەڕیتە نازولی بۆیان کردووە ئەوەی ئەمریکا و ئەم زلهێزانە ئەیانەوێ ئەیان ناتێ ئێتەوە با ئەو نەبێ ئەم بێت. یعنی ئەم ئەگەرانە هەر هەمووی یاریە. اینجا ئێمەی کورد وەکو سیاسیەکانمان و بە تایبەت ئێمەی فلیم سازان ڕۆشن بیران هونەرمەندان بەگشتی ئەبێ هەوڵ دەین کاریگەری تەواومان لەسەر میلەتەکەی خۆمانە بێ و ئەم خۆپیشاندانانە زۆر زۆر زەرورە. ئەم خۆپیشاندانانە کاریگەرێکی تەواوی لەسەر جیهان هەبووە بۆ ئەوەی قۆڵی لێ هەڵکەن و پاڵپشتمان بن. ئازیزان بەو هیوایەی ئەو گۆڕانکاریە جوگرافیە گەورەی کاڵێن من لەو بڕوایم هەر دروست بێت و نەبێ با پشتسار نەبینەوە لێیان و پشتسار دەڵبەتە لە ئەنجامی بەرژەوەندی ئەو زلهێزانەیە ئەو داگیرکەرانەیە ئەو خوێنمژانەیە ئەو سەرمایەدارانەیە حسابی سەرمایی خۆیان لە ناوچەکەکەن چۆن ئەم زۆرترین بڕی سەرمایە بۆ خۆی بەرێ ئەو چۆنی بەرێ و چۆنی بەرێ ئیتر لێرەوە کێ بە پارێزەریان ئەو متمانەیەی ئەو ڕازگۆیەی ڕۆژاوا کە هەیبوو هەر هەمویان شەڕ لەسەر و ڕازگۆیەی هەسەدا ئەکەن، هەر هەمویان ئەیانەوێ هەسەدە بۆ خۆیان بقۆزنەوە. وەکووتم رووسیا لەگەڵ ئەمریکاوا بوو رووسیا بەپەلە تیارەی نردبۆی هەسەدە بقۆزێتەوە بۆ خۆی، بەڵام هەسەدەش ئەو نەخێرەی پەیامێکی زۆر زۆر پیرۆزە. یعنی ئێمە نابین بە پیاوتان، ئێمە نابین بە کرێگرتەتان، ئێمە بۆ خۆمان بۆ بەرگری خاک و وڵات و مناڵێکی شیری مناڵێکمان خەباتەکەین بۆ ئێوەی ناکەین. اینجا ئەوان ئیشیان بەمانە چونکەمان دەستپاکن، دەستپاکی متمانە بەنگلیزی عنی کرێدت و ئەم زلهێزانە لە زۆربەی ئەو ناوچانە پێویستیان بەو کرێتت هەیە بەو متمانەیە کە خەڵکێکە بێ لەوێ بێ و پێشتانوانە بێ بە هەنێک جار بیستومە کاڵێن ڕۆژاوا وەکو شێخ مەحموود غەڵەتی کرد نەخێر ئەم جیایە ئەم وەکو
ڤێتنام بەرامبەر بە ئەمریکا وەستاوەتەوە، وەکو نێلسۆن ماندێلا بەرامبەر بە داگیرکەری هۆڵندی و بەریتانی وەستایەوە، وەکو غاندی بەرامبەر بەوان وەستایەوە. لەو ئاستە کەمتر نییە، ئەم وەستایەوە بەرامبەریان. ئەو وەستانەوەیە، ئەو نەخێرە مایەی شانازی و فەخرە بۆ ئێمەی کورد. بەو هیوایی ئازادی و سەرفرازی کورد بە زووترین کات ببینین. ئازیزان زۆر زۆر سوپاس بۆ هەر هەمووتان. با بزانم کاک حەسەن جوودی هاوڕێ ئازیزم پەیامێکی هەیە، حەزەکەم کا حەسەن بزانم چی ئەفەرمێ. کا حەسەن ئەڵێ دەستان خۆش بێت بۆ ئەم بەرنامە تایبەتە سەبارەت بەم دۆخە هەستیارەی ڕۆژاوا و ڕۆڵی هونەر بەگشتی و سینەما بە تایبەتی باسەکەن هەر بژین. زۆر زۆر سوپاس کا حەسەنجان. بەو هیوایی توانی بێتم یعنی باسی ئەو حەقیقەتەوە خۆی بکەم و داواشم هەر لەوەیە لە هەموو فیلمسازانی کورد با هەوڵێن قۆڵ هەڵکەین ئێمە فیلمەکانمان بکەین بە شوناس، فیلمەکانمان وابێت بە دنیاە دەنگ بداتەوە و ببێ بە لۆبی و فیلمەکانمان شان بەشانی ئەم خۆپیشاندانە جەماوەریەی هەر هەموو کونج و کەلەبەرێکی ئەم دنیاە کە کوردی لێ بۆ ئەمڕۆ ڕژاونەتە سەر جادەکان با فیلمەکانمان شان بەشانی ئەوان گوێی سیاسیە گەورەکانی دنیا کەڕکەن کاسکەن بڵێن ئێمە ئەم میلەتەین. کاک ئەم ئازیزە سینەڤەرس 93 ئەڵێ سەلام عەلەیکوم، بەڕاستی بابەتەکان و پێگەکەتان زۆرم بە دڵە، ئینشاڵڵا بەردەوام من و سەرکەوتوو بن. زۆر زۆر سوپاستانەکەم. پێگەکەمان جێ خۆشحاڵیە و ڕەزامەندی ناوەکەیمان وەرگرت لە بەشی کۆمپانیاکان لە کوردستان وەکو پێگەی فلیم سازان و ئێستا جەیەکیشمان بۆ دابین کردووە لە سلێمانی. بەو هیوایم بتوانین ئیشەکانمان گەورەتر کەین، ئیتر لەمە دواوانەکانمان گۆڕانکاریەکی جیاوازی بەسەرا بێت و زیاتر بمان بتوانین لە ڕێی فلیمسازیەوە لە خزمەتتان نابین. ئازیزان بەو هیوایی بە زووترین کات ئازادی و سربەخۆیی هەر 6 پارچەی کوردستانە 7 پارچەشە، ئەگەر 7 پارچە شار 7 پارچەکەی کوردستان بە زووترین کات ببینین و هەموو کوردێک لە هەموو بستە خاکێکی ئەم دنیاە ئازاد و سربەخۆ بێت. شەوێکی شاد، کاتێکی خۆش بۆ هەر هەمووتان. زۆر زۆر سوپاس بۆ هەر هەمووتان کە دانیشتن.